دکتۆر کەوێ باسی شتێک بکە ئەوەنە بە دەوری مۆزوعەکە یا سوڕێتەوە ئەوەنە درێژی ئەکاتەوە سیلی دوقە پێکە یعنی حاشی زۆرە دکتۆر من مشکلەیەکم لەگەڵ جەنابەت هەیە هەڵەن دکتۆر ئەمە مشکلەکەی منە ئەمە قسەکەیە ئەو مشکلەکەی هەیە جارێ بە دووری سێ چارەک بە دووری مۆزوعەکە یا سوڕێتەوە تۆ تااقەتت چوە توانای جۆگرتن نەماوە اینجا هێشتا نەچۆتە سەر مۆزوعەکە ئەمە بەشێکێتی جگە لەوە ئەچێتە ناو هەنێ وردەکاریەوە کە هیچ پێویست نییە هیچ پێویست بە وردەکاریە ناکە هەنێ سەرنج ئەڵی ڕادارە دکتۆر ئەوەنە هەستیارە ئەوەنە هەستیارە ناخۆشی کردو بە تەواوەتی ئەڵێ وەرە با قسە بکەیت دەی من هاتوون جۆت لێ بگرم دەستەکە بە باسکردنی مۆزوعەکە من خەوم باتۆ هێشتا نەچۆتە سەر مۆزوعەکە مۆزوعی 3 ساڵ پێشەوەی باس کردووە 2 ساڵ پێشەوەی کاتی دەستگیراناری باس کردو هێشتا مۆزوعەکەی باس نەکردو کە ئێمە بۆی دانیشتوین دکتۆر تۆش بیتوانە دەیجوێ لێ بکەیت کاک بڕیادجان ئێمە باسی سایکۆلۆجی ژن و پیاوەکەین ئەمە یەکێکە لە کێشەکان کاکە بڕیان تۆ وەکو پیاوێ ئەبێ ئەم ڕاستیە بزانی خەو نەوباتەوە وەختی قسەی لەگەڵاکەی گفتوگۆ دانی کە تێرخەو بوو بێتی ژن طبیعەتی وایە بە قوربان بە ئاسانی خۆی نایە بەدەستەوە مەوزوعەکان هێنە لێرەوە بۆ ئەوێ دوایە چێتە سەر مەوزوعەکە ئەبێ پیا و شارەزابێ بە قوربان وە خاتون جانە بێت جەنابیشە لەمە دوا خۆ ڕابین ڕاستە سایکۆلۆژێتی ژن وایە زۆر ئەچێ بەم لاولاوی هێنی و ئەیبا و یەکسەر وەکو پیاو نییە کێشەکە باسکات مقدمەیەکی دوور و درێژی بە ئەمە ئێستا پیا ئەوی پێ تەحمل ناکرێت نەوەکو پیاویش بە دوو قسە بەڕقێشتەکە کۆتایی پێبێن نەوەکو ئێوە زۆر ئەبێ خۆمان بگونجێنین ئێستا ئێوە دوو کەسێتی جیاوازن دوو تخمی جیاوازن دوو سایکۆلۆجێتی جیاوازن دوو بۆچوونی جیاوازن بۆی لەمە دوام کێشان نەمێنێ هەوڵ بە کورتی کەرەوانێ